سڵاوتان لە بێبەڕێزان دووبارە لە ستۆدیۆی هەواڵی کەرکووکۆ لەگەڵتانم بۆ پێشکەشکردنی هەواڵەکانی ساعت 9 من ڕەنگین عەبدولسەمەدم. سەرەتاش وەک هەمیشە با سەردێڕی هەواڵەکان دەست پێ دەکەین. بە ئامادەبوونی یاسۆ مامەد سەرپەرشتیاری کەرکووک سەلاحەددین یەکێتی نیشتیمانی کوردستان شەو ئاهەنگی شەوچرای کەرکووک بەڕێوە دەچێت. پێشمەرگەکانی لیوای 20 وەزارەتی پێشمەرگە لاگربوونەوەیەکدا لە بەردەم خەڵای کەرکووک داوای دەست بەکاربوون دەکەن. پەرلەمانتارێکی یەکێتیش دەڵێت لەگەڵ لایەنە پەیوەندیدارەکان کار بۆ چارەسەرکردنی کێشەکانیان دەکەن. پەرلەمانتار سوزان مانسوور ئاشکرای دەکات بەغدا بە نیازە ڕووفاتی 171 لە قوربانیان یانفال بەبێ پشکنینی DNA بگەڕێنێتەوە هەرێم. ئەمەش لەلایەن کەسوکاری یانفال کراوانەوە ڕەت دەکرێتەوە. فەرمانگەی تەندروستی کەرکووک ژمارەیەک ئامێری پێشکەوتووی پشکنین بۆ نەخۆشخانەکانی شارەکە دابین دەکات. لەگەڵ تەواوبوونی قۆناغی یەکەمی پرۆژەکە ئینتەرنێتی نیشتیمانی لە کەرکووک دەست بەکارکردن دەکات. وەکو تێستیش لە دوو گەڕەکی شارەکە کاری پێ دەکرێت. بە ئامادەبوونی یاسۆ مامەد سەرپەرشتیاری کەرکووک سەلاحەددین یەکێتی نیشتیمانی کوردستان و با سپۆنسەری دەستگای میدیایی کەرکووک لە تایم سانتەر مۆڵ شەو ئاهەنگی شەوچرای کەرکووک بەڕێوە چوو کە چەند بڕگەیەکی هونەری لەخۆ گرتبوو. بە سپۆنسەری دەستگای میدیایی کەرکووک شەوە ئاهەنگی شەوچرای هونەری کەرکووک بەڕێوە چوو. بە ئامادەبوونی ئاسۆ مامەند سەرپەرشتیاری کەرکووک سڵاحەددینی یەکێتی نیشتیمانی کوردستان و ژمارەیەک لە لێپرسراوانی یەکێتی و ئەندامانی سەرکردایەتی بە سەرپەرشتی ناوەندی کەرکووکی ڕێکخراوە دیموکراتیەکانی کەرکووک شەوچرای هونەری کەرکووک سازکرا کە چەند بڕگە و بابەتی هونەری لەخۆ گرتبوو بە ئامانجی پێشکەشکردنی کەشێکی هونەری بۆ کەرکووچیەکان. ئەم چالاکیش بۆ خزمەتی شاری کەرکووکە بەڕاستی شاری کەرکووک پێویستی بەم جۆرە کارە هونەریانایە و ئەم جۆرە کارە هونەریانەش زیاتر دەلالت لەوەکە کە هەموو پێکاتەکانی کەرکووک لە خزمەتی شارەکان. دەستگای میدیایی کەرکووک سپۆنسەری ئەو چالاکیە هونەریەی لەخۆ گرتووە لە پێناوگەیاندنی خزمەتی زیاتر باچین و توێژەکانی دیکە نوێنەری دەستگای میدیایی کەرکووک ڕایگەیاند. ئێمە وەکو دەستگای میدیایی کەرکووک سپۆنسەری ئەم چالاکیەمان کرد وەک دیارە لە ماوەکانی ڕابردووشە سپۆنسەری کۆمەڵی چالاکی دیکەی گەورەمان کردووە لە فستیڤاڵ و کە خۆی لە فستیڤاڵی هونەری و فستیڤاڵە تەکنۆلۆژیەکان و چەندین چالاکی دیکە گرتووە. ئێمە وەکو دەستگای میدیایی کەرکووک دەرگا ماواڵایە بۆ هەر کەسێک کە بێوێ خزمەتی شارەکە بکە و لە ڕێگای دەستگای میدیایی کەرکووکەوە بێ سپۆنسەری میدیایی بکرێت. هەوڵەکانمان بەردەوامە ببووی کە ڕەوتی شانۆ هونەر لە شاری کەرکووکە بەردەوام بێ و کارەکانشمان بەردەوامە بۆ خزمەتکردنی سەرجەمچین و توێژەکانی دیکەی کەرکووک. لە ئاهەنگی شەوچرای هونەری کەرکووک نمایشی شانۆیی دیاریەکەی ئەلادین بە سەرپەرشتی گروپی شانۆیی هەوار و نمایشی تابلۆی هەڵپەرچێی پێکهاتەکانی کەرکووک لەلایەن تیپی هونەرە میلیەکانی کەرکووکەوە پێشکەش کرا و کۆ تا بڕگەی شەوە ئاهەنگەکەش بە دەنگی هونەرمەندی کەرکووکی عیماد جاف کۆتایی پێهات. شاڵاو عومەر، کەناڵی کەرکووک. دو بە دوای کۆبوونەوەکەی ئاسۆ مامەد سەرپەرشتیاری کەرکووک سەلاحەددین یەکێتی نیشتیمانی کوردستان لەگەڵ ڕوونەکبیرانی کەرکووک کە تێیدا پێشنیاری بەستنی کۆنفرانسێک کرا بۆ ڕوونەکبیرانی کەرکووک. ئێوارەی ئەمڕۆ دەستێک لە ڕوونەکبیران لە هۆڵی دیالۆگ کۆبوونەوە و تاوتوێی بەستنی کۆنفرانسی ڕوونەکبیرانی کەرکووکیان کرد. لە کۆبوونەوەکەدا ڕێوشوێنەکانی بەستنی کۆنفرانسەکە و پەرەپێدانی بیرۆکەکان تاوتوێکرا. دۆخی ڕوونەکبیری کەرکووک، میدیایی کەرکووک، هونەری کەرکووک پێویست بە پێداچوونەوە ئەکا و بە خۆڕێخستنەوە ئەکا و خۆ نوێکردنەوە ئەکا. بۆی ئەم دانیشتنی ئێمە سەرەتایەکە بۆ ئەوەی لە ئایندەیەکی نزیکدا دوای ڕەمەزان کۆنفرانسێک بکرێت لە کەرکووکە بۆ ئەکتیڤکردنی هەموو ئەو بوارانە بواری ڕووناکبیری ڕۆژنامەوانی هونەری لە کەرکووکە. بەڕاستی یانی شارەکە ماوەیەکە بە تەواوەتی پشتگوێ خراوە ئەو کارانە بە تەواوەتی پەک
خراوە بۆیە پێویستەکە سەر لەنێ ئێمە دەست بکەینەوە بە چالێکی ڕۆشنبیریەکانمان چالێکی هوەرەکانمان ڕۆژناوانەکانمان هەموو ئەو چالاکیانە پێویستەکە جارێکی تر سەر لەنێ لە کەرکووکە ببوژێتەوە سەر لە کەرکووکە نوێ بکرێتەوە دەستکا بە کارەکانی چونکە ناکرێت ئێمە کەرکوو بەم شێوەیە پشتگوێ بخەین لەم بوارانەیە. ئەمڕۆ 6 ساڵ بەسەر کۆچی دوایی سەرکردا وەسفێ بەنیوەیس کە بەدایکی شەهیدان ناسرابوو تێدەپەڕێت. وەسفێ بەنیوەیس کادری دڵسۆزی یەکێتی و دواتریش کادر و لێپرسراوێکەتی ژنانی کوردستان بوو. نمونەی لێپرسراوی خزمەتگوزار و هەڵسوراو بوو. سەرکردەی خەمخۆری ڕێبازی مام و یەکێتیەکەی بوو. دوجاریش هەڵگری ناسناوی دایکی شەهیدان. مەخابن شەوی 25 لەسەر 26 چواری ساڵی 2016 لەسەر ڕێی سلێمانی دەربەندی خان لە نزیک ناحیەی وارماوای سەر بە قەزای شارەزور بەهۆی ڕووداوێکی هاتوچەوە گیانی لەدەستدا. سەرکردا وەسفیە بەنیوەیس عەلی ناسراو بە مامۆستا وەسفیە یان دایکی شەهیدان ساڵی 1951 لە خێزانێکی نیشتیمان پەروەر و زەحمەتکێشی پاڵەوەگەی نەوتی ئەلوەند لە گوندی بانمیری شاری خانەقین لەدایک بووە. ساڵی 1959 ماڵیان بۆ شاری خانەقین گوێزرایەوە. هەر ئەو ساڵە چۆتە خوێندنگە و قۆناغی سەرەتایی لە قوتابخانەی خەدیجە کوبرای تێکەڵاو دەست پێ کرد. خوێندنی ناوەندی و دواناوەندیشی لە ئامادەی خانەقینی کچان تەواو کردووە. ساڵی 1976 وەکو مامۆستا لە کەلاردا مەزرا، بەڵام لەسەر بڕیاری ڕێخستن خۆی بۆ تاسلوجەی سلێمانی گواستەوە کە ڕژێمی عراق ئۆردوگای بۆ کوردە دوورخراوەکانی باشوور و ناوەڕاستی عراق لێ دروست کرده بوو. ئەوانە ڕێیان پێدرا بوو بگەڕێنەوە بۆ کوردستان، بەڵام ئۆردوگای تاسلوجەیان وەک شوێنی نیشتەجێبوون بۆ دیاری کردبوون. بەم جۆرە جگە لە ئەرکی وەک مامۆستا ئەرکی ڕێخستنیشی لە تاسلوجە بەڕێوە برد. ساڵی 1970 پاش دامەزراندنی ڕێکخراوی لەیلا قاسم بۆ ڕێخستنی ژنان لێپرسراوێتی سەرپەرشتیکردنی یەکێ لە دوو بەشەکەی ئەم ڕێکخراوەی پێسپێدرا. هەر ئەو ساڵە چالاکیەکانی خۆی بۆ بەغدا گواستەوە و پەیوەندی بە ملازم جوامێر سایەمیرەوە کرد. لە سەروبەندی پێکێنانی ڕێکخراوی هەڵۆی سوور کە ڕێکخراوێک کارکەکەی گواستنەوەی شەڕ بوو بۆ ناوماڵی دوژمن لە بەغدا، ڕۆڵێکی دیاری لە جێبەجێکردنی ئەرکە لۆجستیەکانی وەک گواستنەوەی چەک و نامە لە سلێمانیەوە بۆ بەغدا جێڕا. نمونەیەک لە چالاکیەکانی یەکەم چالاکی ڕێکخراوی هەڵۆی سوور کە بۆ سزادانی تاوانبارێک بوو، مامۆستا وەسفیە دەمانچەیەک و دوو نارنجۆک و چەند پاکەت فیشەکێکی لە سلێمانیەوە گەیاندۆتە دەستی شەهید مولازم جوامێر لە بەغدا. ساڵی 1982 یەکەم ژن بوو لە ڕێخستنی شارەکانەوە بەشداری لە یەکەمین کۆنفرانسی یەکێتی مامۆستایانی کوردستان لە گوندی بالیسان بکات. ساڵی 1986 لەلایەن دەستگامنیەکانەوە فەرمانی گرتنی بۆ دەرچوو، بۆیە ڕووی کردە شاخ و هاوشانی هاوسەرەکەی فەرماندە عەلی شامار ژیانی پێشمەرگایەتی دەست پێ کرد. لە کاتی دەستپێکردنی شاڵاوی ئەنفالەکان بۆ سەردۆڵی جافەتی و ناوچەی مەرگە ماوەیەک لە ناو شاری سلێمانی خۆی حەشاردا و دواتر پەیوەندی بە هاوسەرەکەیەوە کرد و لە گوندی کانی دینار گیرسایەوە. ساڵی 2010 لە سێمین کۆنگرەی یەکێتی نیشتیمانی کوردستان لە سلێمانی بە ئەندامی سەرکردایەتی هەڵبژێردرا و هەر ئەو ساڵە دوای پێکێنانی مەکتەبی شەهیدان کرایە لێپرسراوی مەکتەبەکە. بەداخەوە دوای کاروانێکی زۆر لە خەبات و تێکۆشان و ماندووبوون لە پێناو گەل و خاکەکەیدا، شەوی 25 لەسەر 26 چواری ساڵی 2016 لەسەر ڕێی سلێمانی دەربەندی خان لە نزیک ناحیەی وارماوەی سەر بە قەزای شارەزور بەهۆی ڕووداوێکی هاتوچۆوە گیانی لەدەستدا و چووە ڕیزی هاوڕێشەییدەکانیەوە و لە خانەقین بە خاک سپێدرا. ژمارەك لە پێشمەرگەکانی لیوای بیستی وەزارەتی پێشمەرگە کە دانیشتووی کەرکووک و خوڕماتون لە بەردەم قەڵای کەرکووک گربوونەوەیکی ناڕزاییان ئەنجامدا و ڕایانگەیاند. لە ماوەکانی ڕابردوودا بە مەبەستی پێکەنانی دوو لیوای هاوبەش بۆ سنووری ناوچە جێنەکۆکەکان لە بنکەکانی مەشقی وەزارەتی پێشمەرگە مەشقیان ئەنجام داوە و تا ئێستاش دەست بەکار نەبوونە. هەروەک داواشیان لە هەردوو وەزارەتی بەرگری عراق و پێشمەرگە کرد ڕێکارەکانی پێکەنانی ئەو دوو لیوایە تەواو بکەن. گربوونەوەی بەشێک لەو گەنجانەیە کە لە ساڵی ڕابردوودا لە بنکەکانی مەشقی وەزارەتی پێشمەرگە مەشقیان ئەنجام داوە بە مەبەستی پێکێنانی دوو لیوای هاوبەش لە نێوان وەزارەتی بەرگری عێراق و وەزارەتی پێشمەرگە. دوای 6 مانگ لە تەواوکردنی مەشقەکانیان وەکو خۆیان دەڵێن لە ئێستادا سەرجەمیان بێکارن و کارەکانیان لەدەستداوە. داواش لە پەرلەمانتارانی کورد و هەردوو وەزارەتی بەرگری و وەزارەتی پێشمەرگە دەکەن ڕێکارەکان بۆ پێکێنانی دوو لیوە هاوبەشەکە تەواو بکەن تاوەکو چیدی لە خەمی چاوەڕوانی و بێکاریدا نەمێننەوە. ئێمە وەک لیوای بیستی هاوبەش کە دەبوو ئێستا لە ئەرکی خۆمان بوونایە ئەوە ماوەی 5 مانگە تەدریبمان تەواو کردووە لە
بنکەکانی مەشقی لە هەرێمی کوردستان لە ئیشکارەکانمان بووینە ئەوەی لەسەر ئیشیش بۆ ئێستا ناگەڕێتەوە سەریشەکەی وەری ناگرنەوە دەستیشمان ئیش ناگرێت ناتوانیشکەین لەوایە بچینە سەر ئیشێک و وعدی پێ بدەین و دوای بانمانکەنەوە بلێنەوەرەوە بۆ دەوام هیچ کەسێک لایمان ناکاتەوە هیچ کەسێکیش خۆی ناکاتە ساحێبێمە من پێشتر ئیشی لە شەریکەیە کارمە کرد بە مانگی 600,000 دینار ئێستاکە وەرناگیرێمە لەو شەریکەیە چووکە من دەرچوم لەوێ کە ئەو وعدەمان درابوو پێ ئێمە ببینە ئەم لیوا هاوبەشەیە ئێستاکە ئێمە داواکارین لە حکوومەتی کوردستان و پەرلەمانتارە کوردستانەکان فشارێ بخەنە سەر حکوومەتی عێراق بڕۆینە سەر ئەرکەکانی خۆمان ئەوانەی مەشقیان ئەنجام داوە نزیکی 3500 کەسن و لە گەنجانی کەرکووک و خورمات و ناوچە جێناکۆکەکانی دیکەی کوردستان پێک هاتوون مەبەست لە مەشق پێکردنیان بۆ پێکێنانی دوو لیوای هاوبەش بوو کەوا بڕیار بوو لە هەردوو لیوای 20 وەزارەتی پێشمەرگە و لیوای 66 وەزارەتی بەرگری عێراق پێک بهێنرێت ئەمەوەکو خەڵکی دووس خورمات و خەڵکی کەرکووک و خەڵکی شارەکانی دیگەی کوردستان و وەکو لیوای 20 پێشمەرگە داواکارین لە پەرلەمانتارە کوردەکان کە ئیشێکمان بۆ بکەن لەسەرەوەی ئایا بگەڕینەوە سەر وەزارەتی پێشمەرگە یاخود بگەڕینەوە بۆ وەزارەتی بەرگری عێراق لە ناوەڕاستی ساڵی 2021 پرسی پێکێنانی دوو لیوای هاوبەش لە نێوان وەزارەتی پێشمەرگە و وەزارەتی بەرگری عێراق گەڵاڵەکرا ئەمەش دوای چەندین کۆبوونەوە بوو لە نێوان هەردوو وەزارەتدا وا بڕیار بوو لە دوای کۆتایی هاتنی مەشقەکان و پێکهێنانیان ئەرکی پڕکردنەوەی بۆشای ئەمنیەکان لە ناوچە جێناکۆکەکانیان پێ بسپێردرێت بەڵام دوای 6 مانگ لە مەشق پێکردنی زیاتر لە 3500 کەس لەلایەن وەزارەتی پێشمەرگە و ئامادەکردنیان تا ئێستا هیچ هەنگاوێکی کردداری لەلایەن حکوومەت و وەزارەتی بەرگری عێراقەوە نەنراوە بۆ دەست بەکاربوونی دوو لیواکە زانانەبەز کەناڵی کەرکووک سەبارەت بە ئاگربوونەوەی ژمارەێک لە پێشمەرگەکانی لیوای 20 وەزارەتی پێشمەرگە دیلان غەفور پارلەمانتاری یەکێتی نیشتیمانی کوردستان لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق پشتیوانی تەواوی خۆی بۆ داواکاری ئەو پێشمەرگانە دووپات کردەوە و ڕایگەیاند لەگەڵ لایەنی پەیوەندیدار گفتوگۆ دەکەن بۆ چارەسەرکردنی گرفتەکانیان و بە دوواداچوونی تەواویش بۆ کێشەکەیان دەکەن. ئێمە پشتیوانی تەواو لە خۆپیشاندانی ئەو پێشمەرگە بەڕێزاناکەین پێشمەرگەکانی لیوای 20 وەزارەتی پێشمەرگە کە مەشتان پێکراوە زیاتر لە 6 مانگە بێموچەن ئەمە بەبەستی پێکهێنانی لیوایە بوو لە نێوان وەزارەتی بەرگری عێراق و وەزارەتی پێشمەرگە بۆ پڕکردنەوەی ئەو بۆشایی ئەمنیانەی کە لە سنووری پارێزگای کەرکووکڕەیە ئەو پێشمەرگانە هەروەکو باسم کرد زیاتر لە 6 مانگە لە دوای ڕاهێنانەکەیانەوە هیچ موچەیەکیان وەرنەگرتووە و ئێمە تێگەشتی تەواومان لە کێشەکەیان هەیە و پشتیوانی خۆمانیان بۆ دەرئەبڕین و لەگەڵ لایەنە بەرپرسەکان لەگەڵ جیهاتی معنی لە بەغدا لەسەر خەتە بین بۆ ئەوەی بتوانین لە بودجەی 2022 شوێن بکرێنەوە داواکاریەکانیان داواکاری ڕەوان وەلنزیکەوە بە دوواداچوونی وەی بۆ ئەمە ئەکەین تا بتوانین لە موازنەی 2022 جێ بکرێتەوە ئەم فەقەرەیە. هاوکات مەلاکەری مشکور ئەندامی لیژنەی ئاسایش و بەرگری ئەنجومەنی نوێنەرانی عێراق ڕایگەاند پێکهێنانی هێزی هاوبەش زۆر گرنگە بۆ کەرکووک و ناوچە جێناکۆکەکانی دیکە وتیشی دوای پەسەندکردنی بۆ جێگشتی عێراق و پێکهێنانی حکوومەتی نوێی عێراق ئەو هێزە هاوبەشە پێک دەهێنرێت و دەست بە کار و چالاکی خۆیان دەکەن لە سنوورەکە. ئێمە ئەو لیوا هاوبەشەی کە دروست کراوە بۆ ناوچەی کێشە لەسەر زۆر گرنگە من پێم وایە لەبەر ئەوەی موازنەی عێراقی تایسە مساعدەقە نەکراوە و ئەو وەزعی حکوومەتەکە تشکیل نەبووە دوای ئەوە ئەو لیوایە ئەکەوێتە سەر سکەی خۆی و ئەچنەوە شوێنی ئەرکی خۆیان و ئەوە بۆ ئێمە ئەهمیەت گەورەی هەیە.
بەغدا بەنیازە دوای جەژنی ڕەمەزان ڕووفاتی 171 لە قوربانیانی ئەنفال بەبێ پشکنینی DNA بگەڕێنێتەوە هەرێمی کوردستان. لەوڕۆوە سوزان مەنسوور ئەندامی فراکسیۆنەیەتی لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق ڕایگەیاند لەسەر داواکاری کەسوکاری ئەنفالکراوەکان ماوەکی زۆرە لەگەڵ بەڕێوەبەرایەتی گشتی گۆڕە بە کۆمەڵەکانی عێراق و پزیشکی دادی بەغدا لە پەیوەندیدان لەبارەی کێشەی ناردنەوەی 171 ڕووفاتی ئەنفالکراوانی گەرمیان کە لە گۆڕە بە کۆمەڵەکانی سەماوات دۆزراونەتەوە. ڕوونشی کردوتەوە پزیشکی دادی و بەڕێوەبەراتی گۆڕە بە کۆمەڵەکان بیانووی ئەوەیان هەیە کە پزیشکی دادی ڕووفاتی زۆری لێ و جێگەیان نییە. ئەو پەرلەمانتارەیەکێتی دووپاتی کردەوە کە سوکاری ئەنفالکراوان دژی ئەوەن ڕووفاتەکان بەبێ پشکنینی DNA بنێردرێنەوە بۆ هەرێم وتیشی ئەوان لە بەغدا پشتیوانی لە داواکاریەکانی کە سوکاری ئەنفالکراوان دەکەن بۆ ئەوەی پشکنین بۆ ڕووفاتەکان ئەنجام بدرێت. فەرمانگەی تەندروستی کەرکووک ژمارەیەک ئامێری پێشکەوتووی پشکنین بۆ تاقیگەی نێو نەخۆشخانەکان دابین دەکات کە بۆ یەکەم جارە ئامێری لەو شێوەیە لە نەخۆشخانەکانی شارەکە دەخرێتە کار. دابینکردنی ئەم ئامێرانە کاراسانی باش بۆ هاوڵاتیان دەکات تا لەمە دووە بۆ پشکنین سەردانی پارێزگاکانی دیکە نەکەن. فەرمانگەی تەندروستی کەرکووک ژمارەیەک ئامێری پێشکەوتوو بۆ تاقیگەی نێو نەخۆشخانەکانی پارێزگاکە دابین دەکات. بۆ یەکەم جارە ئامێری لەم شێوەیە دابین دەکرێت بۆ پشکنینی نەخۆشیە جۆرا و جۆرەکان و چەندین تیمی تایبەت ڕاهێنراون سەرپەرشتی ئەو ئامێرانە بکەن. زیاتر لە 20 پشکنینی پێ ئەنجام دەدرێت. ضمن دعم وزارة الصحة لمحافظة كركوك دار الصحة كركوك بە هاوکاری وەزارەتی تەندروستی توانرا چەندین ئامێری پێشکەوتوو دابین بکرێت بۆ تاقیگەی نێو نەخۆشخانەکانی پارێزگای کەرکوک کە بۆ یەکەم جارە ئامێری لەم شێوەیە دابین دەکرێت و لەلایەن چەندین تیمی ڕاهێنراوەوە سەرپەرشتی دەکرێت. پیشکنیانانە لەسەر هاوڵاتی شتی زۆر کەم کردوێتەوە. ئەم پیشکنیانانە 24 ساعت بەردەوامە لە هەموو نەخۆشخانەکانی کەرکووک و ئەتوانێت خزمەتی هاوڵاتیان بکە و ڕێی کورت دەکاتەوە لەو هاوڵاتیانەی پێویستیان بەو تێستانە هەیە کە نەڕۆنەوە دەرەوەی شاری کەرکووک. پشکنینی نەخۆشیەکانی دڵ و هۆرمۆنات و کۆڤید-19 و فیتامینات و چەندین پشکنینی دیکە لە ڕێگەی ئەو ئامێرانەوە ئەنجام دەدرێت کە بۆ یەکەم جارە لە نێو نەخۆشخانەکانی شارەکە و قەزا و ناحیەکان دابین کراوە. دیارتاڵێک کەناڵی کەرکووک. وەزارەتی تەندروستی عێراق پێشبینی دەکات شەپۆلی پێنجەمی کۆرۆنا ڕوو لە وڵاتەکە بکات. بەڕێوەبەری فەرمانگەی تەندروستی کەرکووکیش دەڵێت بۆ ڕووبەربوونەوەی ئەگەری هاتنینەوەی پێنجەمی کۆرۆنا ئامادەکاری تەواویان کردووە. سەبارەت بە پەتای خوێنبەربوونیش بەڕێوەبەری تەندروستی کەرکووک دڵنیاییدا کە هیچ حاڵەتێکی پەتای خوێنبەربوون لە شارەکە تۆمار نەکراوە. في مجال استعدادات لاستقبال أي موجة وبائية جديدة بعد كما تعرفون أوميكرون. وەزارەتی تەندروستی عێراق خۆشداری داوە لە شەپۆلی پێنجەمی ڤایرۆسی کۆرۆنا و ئێمە وەکو فەرمانگەی تەندروستی کەرکووک ئامادەکاری تەواومان کردووە و سەبارەت بە پەتای خوێنبەربوون تاوەکو ئێستا لە پارێزگای کەرکووک هیچ حاڵەتێک تۆمار نەکراوە. قۆناغی یەکەمی ئینتەرنێتی نیشتیمانی لە کەرکووک کارا دەکرێت و قۆناغی یەکەمیشی کۆتایی پێهاتوو لە ئێستادا دوو گەڕەکی شارەکە سوودمەندن لێ. پرۆژەی ئینتەرنێتی نیشتیمانی لە کەرکووک کە لە 3 قۆناغ پێکاتوە قۆناغی یەکەمی تەواو بووە کە وەکو تێز دراوە بە هەردوو گەڕەکی غەرناتە و ڕووناکی شاری کەرکووک. تێچووی ئینتەرنێتی نیشتیمانی کەمترە و لەلایەن وەزارەتی پەیوەندیەکانی حکوومەتی عێراقەوە سەرپەرشتی دەکرێت. لە ئەگەری تەواوبوونی هەر 3 قۆناغەکەش هەموو ماڵێک مافی باشداریکردنی لەو هێڵە دەبێت. پرۆژەیەکە ئێمە ئیشیمان لەگەلی کرد بە کۆپەرێشن لەگەل شەریکی جەماعەتی مەشروع وەتەنی
سپیدەکانی زۆر جیاوازە لە سپیدی وایرلس، یعنی کەمترین پاکە جگاتە 75 مێگابت پێر سەکند بە نرخێکی زۆر گونجاوش، یعنی لەو بڕوایم 45-50 هزار دینار بێ. ئەگەر بێ مقارنەیەکی لەگەل پێشوو فەرقەکەی زۆر جیاوازە. پێشوو 5 مێگابتیان ئەدا بە خەڵک بۆ وایرلسیان 6 مێگابت بە 35 هزار، ئەیسە تقریبا 75 مێگا ئەدەم بە خەڵک بە 45 هزار، کەواتە فەرقەکەی زۆر زۆرە. بەردەوامین حاڵی حاضر لەگەل مەشروع وەتەنی و لەگەل ئەشەبەکە الوەتەنیە کە دوو شەریکەی منافسن، شەریکەیەکی کەش لە ناو شاری کەرکووک بەڵێ حی عسکەری و قادسیە ئیشەکە تقریبا مانگونی وێ 2 مانگە. ئەمڕۆ ئێرە غڕناتەمان ئیش پێکرد، یعنی مەشروعەکە بەردەوامە، ناتوانم تایملاینێکت بدەمێ ئیگزاکتی، یعنی زۆر بە دقیقی، بەس ماوەی 2-3 ساڵ لەو بڕوایم لە سا 65 بۆ هەفتای کەرکووک کە ڤڕچکە. اشتراکی مانگانەش یعنی لەسەر ساحب ماڵە مێنێ بە کەیف خۆیەتی، ینی اشتراکەیە 75 هزارە مانگانە، اشتراکەیە 45، بەس خدمەکەی زۆر باشە، چکە جاران خۆتان نەزانن ئەبرا جاران و خەت جاران زۆر زەعیف بوو، مەشاکلی زۆر تیا بوو، بەس ئێستاکە خەتەکە زۆر بەقووەتە و زۆر خەتیە باشەوەمانە. ڕۆشنبیران و چێنە توێژەکانی بەغدا لە شەوانی ڕەمەزاندا وەک نەریتێک سەردانی چەند شوێنێکی شارەکە دەکەن. یەکێک لەو شوێنانە شەقامی متەنەببیە. ئەو شەقامە لە دوای نوێژەنکردنەوەشی لە ئێستادا بۆ تاوێزگەیەکی گرنگ بۆ پشودانی هاوڵاتیان. شەوانی بەغدادی پایتەخت، خەڵک ڕوو لە دەرەوەی ماڵەکانیان دەکەن و دەچنە شوێنە گشتیەکان. لە ناوڕاستی ئەم پارێزگایە شەقامی متەنەبی هەیە. ئەم شوێنە تایبەتمەندی خۆی هەیە و ئەمە دیمەنی شەوانێتی لە مانگی ڕەمەزان. گەورە و بچووک ڕوویان لێ کردووە. ئەنجامدانی چالاکی هونەری و میوزیک بەشێکی دیکەیە لەو هۆکارانەی کە سەرنجی خەڵکی بەغدای بەلای خۆیدا ڕاکێشاوە. وای کردووە سەردانی بکەن و بەم جۆرە قسەی خۆیان لەبارەیەوە دەکەن و بەلایەن و پێویستە گرنگی زیاتر بەم جۆرە شوێنانە بدرێت. ئەجوا حلوة الحمد لله شكر تغيير جو شوية. هاتووینە جەوێک بگۆڕین، شوێنێکی خۆشە و ئێستا بەرەو پێش چووە، هەموو کەس دەتوانێت ڕوو لێرە بکات. هیوادارم ئەم جۆرە بازار و شوێنانە زیاتر بێت. بالعراق كله هو شارع متنبي. الأجواء الرمضانية بعد الفطور في شارع المتنبي. كشي رمضان لدو لێرە بکات. طبعا اكو هواي اختلاف حتى نقدر نطلع وناخذ راحتنا كبنات. گۆڕانکاری زۆر هەیە. ئێمە کچان بە شێوەیەکی ئاسایی بەبێ ڕێگری دێنە شەقامی متەنەبی. وەکو پێشتر نییە تەنیا کوڕی لێبێ و کچ نەتوانێت. هەمومان بە ئازادی ڕووی لێ ئەەکەین و بارودۆخەکەش لە ئێستاە ئارامە. اكو امان اكثر وتطور شفناه والجمال جمال المنظر نفسه. متنبي كانوا ويجون اعداد قليله يعني يشترون. پێشتر متەنەبی خەڵکێکی کەمی بۆ هات، بەڵام ئێستا بووە بە شوێنێکی ڕۆشنبیری و تەنانەت خەڵکی بە خێزانی ڕووی لێ دەکەن. لە دوای بەربانکردنەوە تاوەکو پارشێ و هەروەها هێزە ئەمنیەکانش بڵاوەیان پێکراوە و ئەرکەکانیان ڕادەپەڕێنن. اجواء حلوه وامان وجيش منتشر و لە پاش بەربانگ لە شەوانی مانگی ڕەمەزان بەشێکی زۆری خەڵکی بەغدا دێنە متەنەبی، ڕۆشنبیر، گەنج و پیر، هەموو چین و توێژێک بەدی دەکرێت. هەندێک خولیای کتێبەکانی ئەم شوێنێ و هەندێکی دیکە کللتوری کۆن زیندوو دەکاتەوە. شەقامەکە گرنگی تایبەتی بەلای خەڵکی پایتەختەوە هەیە و خاوەن مێژوویەکی دێرینە. یوسف مراد، کەناڵی کەرکووک. ئێستاش دەچینە سەر دێڕدووەم. لەسەر ڕاستپاردەی قوبات تاڵەبانی کارکردن لە چەند پرۆژەیەکی هاودێری سنووری کۆیا دەست پێ دەکات.
بەپێی چەند بەڵگەیەک وەزارەتی تەندروستی هەرێم 191 کەس لە زاخۆ دوهۆک دادەمەزرێنێت بەڵام بۆ سنووری سلێمانی وەڵەبجە و گەرمیان دەڵێت دامەزراندن نییە. سەرچاوێک لە لەقی سلێمانی بانکی ناوەندیارەیە ماشکرای دەکات مانگانە لە داهاتی ناوخۆی سلێمانی نزیکەی 100 میلیارد دینار ئەڕەوانەی هەولێر دەکرێت. مەلا کەریم شکور جێگری فراکسیۆنە یەکێتی نیشتیمانی کوردستان لە پەرلەمان سەردانی قایمقامەتی خورمات و بنکەی تەندروستی ڕزگاری کرد. لەو بەسەرکردنەوەیەدا مەلا کەریم شکور لە کێشە و کەموکورتیەکانی کۆڵیەوە. مەلا کەریم شکور جێگری سەرۆک فراکسیۆنی یەکێتی نیشتیمانی کوردستان لە پەرلەمانی عێراق و وەفدێکی مەڵبەندی حەمرین سەردانی قایمقامەتی خورماتویان کرد بۆ ئاگاداربوون لە کێشە و گیر و گرفتەکانی ئیدارەی شارەکە. بە پێویستمان زانی بین لە نزیکەوە وەکو نوێنەری خەڵکی شار بە هەموو پێکاتەکان بە پێکاتەی کوردی و پێکاتەی عەرەبی و پێکاتەی تورکمانی لێرە بین لەگەڵ جەنابی قایمقام کە یەکێکە لەو پیاوانەی لە ڕاستیە لە نزیکەی 3-4 ساڵی ڕابردووە توانیەتی بە باشی ئیدارەی ئەم شارە بدا و پیاوێک بووە جیاوازی لە نێوان کورد و عەرەب و تورکمانان نەکردووە. بەڵام لەگەڵەوە شام شارە کێشەی زۆرە، کێشەی خزمەتگوزاری هەیە، کێشەی فەرمانگەکان هەیە. ئێمەش وەکەوەی نوێنەری خەڵکین ئەمڕۆ هاتین لای جەنابی قایمقام و گوێمان لە کێشە و گرفتەکان کرد و سەردانی دایرەکانی شەکەین و لە صلاح الدین لە تکریت ئەو لە وزارات لە حکوومەی مرکزی لە بەغا و ئەمە ینی یەکەم جار نییە ئەو تەعاونەکە ئێمە مستەمرن بەس ئەوە یەکەم جار سیادەتی نائب تەشریف کردووە بۆ قایمقامیە و ئێمە زۆر مەمنونم بۆ ئەو زیارەت و ئینشاءالله خۆی نەختی صفات داوە بۆ ئێمە ئینشاءالله ئێمە هەمومان محاولەیەکان ڕەئی سەید النائب تەواو بوو بۆ ئێمە و مستەمر بێن بۆ ئەو نقطە. جۆرج پاس لە وێزگەیەکی دیکەی سەردانەکەدا جێگری سەرۆکی فراکسیۆنی یەکێتی نیشتیمانی کوردستان سەردانی بنکەی تەندروستی ڕزگاری کرد بەڵێنیدا کەموکورتی و پێداویستیەکانیان بۆ چارەسەر بکات. بێگومان بنکە تەندروستیەکەی ئێمەش وەکو زۆربەی دام و دەستگاکانی دووس خورمات و کۆمەڵی پێداویستی گشتی هەیە لە نەبوونی دکتۆر لە نەبوونی داو دەرمان. ئەم پێداویستیانە بەڕێزیان کاک مەلا کەریم بەڵێنیدا و وەکو کاری هەمیشەیی کە پشتگیریمان بکات و کار لەسەرەوە بکات ئەو نوقسانیانەی کە بنکە تەندروستیەکەی ئێمە هەیەی بۆی جێبەجێ بکات بۆی دابینکە. چەندین ساڵی گرژی و ئاڵۆزی و نەبوونی نوێنەری کارە لە پەرلەمانی عێراق وای کردووە لە زۆربەی بوارەکاندا خورمات و کێشەی خزمەتگوزاری و پێداویستی و کەموکورتی هەبێت. هەر بۆیە هەوڵەکانی جێگری سەرۆک فراکسیۆنی یەکێتی نیشتیمانی کوردستان لە پەرلەمانی عێراق بۆ چارەسەرکردنی گرفتەکان و بە گەرخستنەوەی خزمەتگوزاریەکان بۆ هاوڵاتیانی شارەکە درێژەی هەیە. لە گوندی شەوجێر مافەتاح ئەنجومەنی گوندەکەی و باز لە قێرانی ئاو دەکات لەم ساڵانەی دواییدا خۆشحاڵیشە جارێکی تر کارکردن لە بەنداوەکەیان دەستی پێکردوتەوە. گوندەکەمان هەتا بڕێ بیاوە لە پارەکەەوە ئاومان نیە لۆ پاتار هاویان بەهلێل بە تانکەر دەینین لۆ حیوان لۆ وڕاخ لۆ خواردنەوەی خۆمان وەڵی بیرێکی تازەمان هەیە 200 کیلۆمەتر خۆلە سوپەرە پێ بکە 10 دقیقە تێدا بووە
باش بقول سلاحيني باخذ درسين حكومة صار منك گەورەی بەنداوە بەندەکە زۆر گەورەی والله بەنداوی چاکە والله گرتەکە دەکی ها دیدی دیگردەکان جگە لە بەنداوی شەوجێڕ بڕیاری تاواکردنی دوو بەنداوی تر دراوە ئەوانیش نازەنین و بانووی تاڵەبانن قایم خامی کۆیش دەڵێت تا ئێستا سەدا چلی کارەکانی بەنداوی شەوجێڕ تەواو بووە و با گۆژمەی 6 ملیار و 530 میلیۆن دینارە. بەڵێ ئێمە لە پرۆژە وەستاوەکان کە دوای ئەوەی کە بەر قەیرانی دارایی کەوتن کۆمەڵێک پرۆژەمان هەبوو کە بەڕاستی ئێمە پێشتریش تەقدیمی سەرۆکاتی ئەنجومەنی وەزیرانمان کردووە لەسەر ڕاستپاردە و فەرمانی جەنابی کاقوبات بەڕێز وەزیری کشتتوکاڵ کۆمەڵک بەنداو لە سنووری قەزای کۆی کەوتنەوە کار کرد گوژمەی بەنداوە کە 6 ملیار و 530 میلیۆن دینارە نزیکەی 400 زەوی بەراو دەکات ڕووبەرەکە لە 20 کیلۆمەتر دووجا ئاو دەگرێت ئەو پرۆژەیە دەستی پێکردو بەکارکردن وە پرۆژەی بەنداوی نازەنین و بانی تاڵەبانیش لەگەڵ کۆمپانیاکە ئێستاکە وەزارەت خەریکە کە بە هەمان میکانیزم دەست بەکارکردن بکاتوێتیدا شارەزایان و کەشناسان دەمێکە مەترسیەکانی بە بیابانبوونیان خستۆتە ڕوو تاکە چارەسەریش فراوانکردنی پشتێنەی سەوزایی بە پاڵپشتی ئاو بە فریادڕاز دەزانن لا قەزای کۆیەوە کاروە نازم کەناڵی کەرکووک. پەرلەمانتارێکی یەکێتی لە ئەنجومەنی نوێنەرانی عراق چەند بەڵگەیەک بڵاو دەکاتەوە کە وەزارەتی تەندروستی هەرێم لە ڕووی دامەزراندنەوە جیاکاری دەکات لە نێوان شارەکاندا بە پێی بەڵگەکانیش وەزیری تەندروستی ڕەزامەندی داوە لەسەر دامەزراندنی 91 کارمەند بۆ دوهۆک و 100 کارمەند بۆ زاخۆ بەڵام بۆ شارەکانی سلێمانی و هەڵەبجە و گەرمیان دەڵێن دامەزراندن نییە. بە پێی چەند بەڵگەیەک وەزارەتی تەندروستی حکوومەتی هەرێم لە ڕووی دامەزراندنەوە جیاکاری دەکات لە نێوان شارەکاندا و بۆ سلێمانی و هەڵەبجە و گەرمیان و ڕاپەڕین دەڵێت دامەزراندن نییە بەڵام بۆ هەولێر و دوهۆک و زاخۆ بەلێشاو کارمەنددا دەمەزرێنێت لەو ڕۆوە کاروان یاروێز ئەندامی ئەنجومەنی نوێنەرانی عێراق چەند بەڵگەیەک دەخاتە ڕوو کە وەزیری تەندروستی ڕەزامەندی داوا لەسەر دامەزراندنی 91 کارمەند بۆ دوهۆک و 100 کارمەند بۆ زاخۆ. کاروان یاروێز بۆ سایتی پیکۆی میدیا دەڵێت عیبە بۆ وەزارەت و وەزیری تەندروستی جیاوازی دەکەن بە تایبەتی لەگەڵ ناوچەیەکی مستەحەق و بەشمەینەتی وەک گەرمیان کە 2 ساڵە بە بێموچە کارمەندە خۆبەخشەکانی تەندروستی لە سەختترین دۆخی کۆرۆنادا ئازایانە شەو و ڕۆژیان خستە سەریەک بۆ خزمەتی خەڵکی بەشمەینەتی گەرمیان. هاوکات پشگیری خۆشی بۆ داوای ڕەوای کارمەندانی خۆبەخشی تەندروستی سنووری پارێزگای سلێمانی و هەڵەبجە و گەرمیان و ڕاپەڕین دووپات کردەوە. پێشتریش دکتۆر هێرش سەید سەلیم جێگری بەڕێوەبەری گشتی فەرمانگەی تەندروستی سلێمانی ڕایگەیاندبوو وەزارەتی تەندروستی کارکردنی فەرمانبەری خۆبەخش بۆ تەندروستی سلێمانی ڕەت دەکاتەوە بەڵام بۆ زۆنی ئەولا خەڵک بەلێشاودا دەمەزرێندرێن. ئاماژەی بۆ ئەوەش کرد دووڕووی وەزارەتی تەندروستی و ئەنجومەنی وەزیرانی زۆنی زەرد لە سیاسەتکردن بەرامبەر دۆخی تەندروستی و کارمەندانی دانەمەزراوی ئەم زۆنە هەموو سنوورێکی ئەخلاقی تێپەڕاندووە. هاوکات بۆ دووەم ڕۆژیشە گرتبوونەوە و ناڕەزایەتی کارمەندە خۆبەخشەکانی تەندروستی سلێمانی لە بەردەم نەخۆشخانەی هەناوی فێرکاری شەهید دکتۆر هێمن بەردەوامە و داوا دەکەن حکوومەتی هەرێم و وەزارەتی تەندروستی داواکاریەکەیان کە خۆی لە دامەزراندن دەبینێتەوە جێبەجێ بکات. کارمەندە خۆبەخشەکانی تەندروستی سلێمانی ئاماژەیان بۆ ئەوە کرد ناکرێت جیاوازی بکرێت لە نێوان شارەکانی کوردستاندا و کە بە فەرمانی نهێنی دامەزراندن ئەنجام دەدرێت. ڕوونیشی دەکەنەوە ئێمەش بە مافی خۆمانی دەزانین هاوشێوەی ئەو کەسانی کە بە فەرمانی نهێنی دامەزراون ئێمەش دامەزرین. کارمەندە خۆبەخشەکانی تەندروستی سلێمانی ئەوەشیان ڕاگەیاند تاوەکو داواکاریەکەیان جێبەجێ نەکرێت لە بایکۆت و گردبوونەوە بەردەوام دەبن. لە داهاتی ناوخۆی سلێمانی مانگارە نزیکە 100 میلیارد دینار بۆ دابینکردنی موچەی موچەخۆران و دەرماڵەی خوێندکاران و موچەی مامۆسایانی وانەبێژ ڕەوانەی هەولێر کراوە. سەرچاوێک لە بانکی ناوەندی هەرێم لە سلێمانی ئاشکرای کرد لە 3 مانگی ڕابردوودا بە تێکڕا 75 میلیار و 500 میلیۆن دینار بۆ موچەی موچەخۆران ڕەوانەی بانکی منارەی هەولێر کراوە. جگەلەوەش مانگانە زیاتر لە 18 میلیارد دینار بۆ خەرجی دامەزراوە سیاسیەکان یاخود نیشتیمانیەکان ڕەوانەی هەولێر کراوە.
ئاماژەی بەوەش کردووە هەر لە داهاتی سلێمانی ماگانە 7 ملیار دینار بۆ دەرماڵەی خوێندکاران و موچەی مامۆسایانی وانەبێژ خەرج دەکرێت. ئەوەشی خستوەتە ڕوو سەرڕای ئەوانەش هەر لە داهاتی ناوخۆی سلێمانی دەبێت پارەی کۆمپانیەکانی کۆکردنەوەی خۆڵ و خاشاک کە ڕێنی دەرمان خواردنی زیندانیان و نەسرەی فەرمانگەکان خەرج بکرێت. بە یارمەتی هاوکارانم ئەم گەشتەی هەواڵشمان پێشکەشکردن هەر شاد و سەرفراز بن.